بەڵێ گروپی شانۆی هەوار بەشداری فیستیڤالێکیان کرد لە ئەمانی پایتەختی ئوردون کە فیستیڤالەکە لە 15 وڵاتی جیاوازەوە 15 گروپی جیاواز بە کارە هونەریەکانیان بەشداریان لە فیستیڤالەیە کردبوو. گروپی هاواریش لە شاری کەرکووکەوە نوێنەرایەتی وڵاتی عێراقی کرد و بەشدار بوو لەم فیستیڤالەیە. گروپی شانۆی هەوار بەشداری فیستیڤالێکی شانۆیان کرد لە ئەمانی پایتەختی ئوردون. فیستیڤالەکە ماوەی 6 ڕۆژی خایاند. ڕۆحەلا ئەم فیستیڤالە یەکێکە لە فیستیڤالە گرنگەکانی وڵاتی ئوردون و 15 گروپ لە 15 وڵاتەوە بەشداریان تیادا کرد. گروپی شانۆی هەوار بە نوێنەرەتی عێراق بە شانۆیی نەبات بەشدار بوون و توانیان دوو خەڵاتی فیستیڤالەکە بەدەست بێنن. هەوار فارز ئەکتەری گروپی شانۆی هەوار لە تۆڕی کۆمەڵایەتی تایبەت بەخۆی ڕایگەاندووە گروپی شانۆی هەوار دەستکەوتێکی تری بۆ سەر خەرمانی شانۆی کوردی بەدەستهێنا لە 4مین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی ڕەحالە بۆ فەزای جیاواز. گروپی شانۆی هەوار گروپێکی چالاکی کەرکووکن و لە چەندین فیستیڤاڵی ناوخۆیی و جیهانیدا بەشداریان کردووە و خەڵاتیان بەدەستهێناوە. لەم فیستیڤاڵی وڵاتی ئوردونیشدا توانیان خەڵاتی باشترین دەرهێنەر و خەڵاتی باشترین سینۆگرافیا بەدەست بێنن.